کەنی زیاتر لەبارەی دۆخی کەرکووک ئەو فەرق و جیاوازی دەکرێت لە نێوان پێکهاتی کورد و عەرەب لە ستۆدیۆمیانداری بەڕێز شوان محەممەد ئەندامی مەکتەبی سیاسی حزبی زەحمەتکێشانمان کردو کە لە ستۆدیۆمیانمانە بەڕێز شوان محەممەد بەخێر بێن. هۆکاری ئەم فەرق و جیاوازیە چییە؟ پێکهاتی عەرەب ئەگەر تەجاوزیش خانوو بکات خزمەتگوزاریشی پێدرێت، بەڵام کوردەکە هەندێک جار لەو خانوانەشی کە تەجاوز نیە خزمەتگوزاریشی پێ نادرێت، جگەلەوەی ئێستا خانوەکانیشانە ڕوخێندرێت کە پیان وترێ بە تەجاوز دروستان کردووە. هەر تەواوکردنی پرۆسەی تعریبە، هەر تەواوکردنی ئەو پرۆسەی بێزارکردن و جێچەڵکردنە بە کورد، تەواوکردنی ئەو سیاسەتەیە کە لە دوای 16 ئۆکتۆبەر دەستیان داوە پێی ڕۆژ بە ڕۆژ زیادیەکەن، ڕۆژ بە ڕۆژ شتی نوێ دێننە پێشەوە. ئەمە هەمووی بێزارکردنی خەڵکی کووردە لە کەرکووک و پرۆسەیەکە بەگشتی دەستیان داوەتێ، چ لە ئاستی سەربازی، چ لە ئاستی ئیداری و شارەوانی، لە ئاستی پرۆژەی جوتیاران گوندەکان، لە هەموو کەیسەکان ئەوان پلانیان هەیە بۆ بێزارکردنی خەڵکی کورد، بۆ ناڕەحەتکردن، بۆی وردە وردە کورد شارەکە جێبێڵێ. ینی پلانێکە وەکوڵێ قۆناغی هەیە، سەرەتای هەیە، ناوەڕاستی هەیە، کۆتایی هەیە، پلانێکە کە لە پشتی پەردەوە سیاسیەکان دایان ڕێشتووە و سوود لەو ئەجوایی کەرکووک ئەبینن کە ئێستا لەژێر هەیمەنە و ئەوەی سەربازی و دەسەڵاتەکە بەلای خۆیانە بڕوان وایە کە دەبێ ئەو شارە لانی کەم لە قۆناغی یەکەم یەکسانی کەن کورد و عەرەب، لە قۆناغی دووەم کورد بکەنە کەمینە و ئەو دروشمەی کورد یان ئەو حەقی کورد کە ئەڵەیە کەرکووک کوردستانیە دەبێ ئەوە بگۆڕن. پلانێکی تۆکمەیان هەیە بۆ ئەم بابەتە. ئەوەیە بەڕاستی ئارمان ینی کورد کەرکووکێ بجێه بهێدن کورد ببن کێمینەوەکی دەستنیشان کردی تەکشوان ینی حکوومەتە عێراقی ژوی تشتی ناگەهدارە گاواک و ئەف پلانتێجی بجێکردن بێڵە بێگومان حکوومەت ئاگادارە و لایەنە سیاسیەکانی ناو حکوومەت ئاگادارن و هەمویان یارمەتی دەرن بۆ ئەم بابەتە. مەسەلەن سیاسیەکانیان ئیتفاقەکەن لەگەڵ هەرێمی کوردستان چەندین ئیتفاقی هەیە. مەسەلەن لەو 3 ساڵە ئیتفاقکرا دوو لیوای هاوبەش دروست کرێ لە بینی لە خەڵکی شارەکە، بەڵام بە بەرنامە نایەلن، ڕێگری لەکەن نایەلن. و من باسم کرد ئەمە پلانێکە لە دوای 2016 با بڵێن دوای ئەوەی داعش بەرەو کۆتایی ڕۆی پلانێکە دایان ڕێشتووە بۆ کەرکووک و باسم کرد قۆناغی یەکەمی هەیە، قۆناغی دووەمی هەیە، ینی پلانی ئەیبی و ئەوەی هەیە و بەڕاستیش کاری جدی بۆ ئەەکەن. پێتان وایە کورد بەم شێوەیە ئامادە بێت کەرکووک جێبێڵێ بەم شارانەی ئەمانێکن یان نەخرمەوە کات کوردی کەرکووک سوورتر بن لەسەر ئەوەی کە ئامادە نەبن خاکی خۆیان جێبێڵ؟ ئەمە دوو ڕەهەندی هەیە. ڕەهەندی یەکەم خەڵکی کەرکووک ئامادە نییە کەرکووک بەجێبێ لە بێگومان و هەموو لەسەر ماڵ و حاڵی خۆی ماوەتەوە. ڕەهەندی دووەم لایەنە سیاسیەکان و پلانی کورد وەکو نەتەوە چییە؟ چونکە ئەمە زۆر گرنگە. ئێمە دەبێت تێبگەین کە ئێمە لە کەرکووک لە ململانەیان و لە ململانەیەکی قوڵای و کێشەکانمان ڕەهەندی هەیە، بارگراوندی هەیە و کێشەکەمان لە کەرکووک دەستێوەردانی ئەقلیمی و پاڵپشتی بۆ ئەوان بەقووەت هەیە. بۆی دەبێت ئێمە تێبگەین کە کێشەکەمان هەیە، قۆناغی یەکەم کێشەکە وەربگرین، قۆناغی دووەم دەبێت ئێمەش پلانمان هەبێ، چونکە هەموو هێرشێک کە تو بتەوێت تێکی بشکێنی دەبێت پلانت هەبێ، پرۆژەت هەبێ و لەگەڵ ئەوەی پلانت هەیە دەبێت یەکگرتوش بی. بەداخەوە ئێمە لە کەرکووک ڕەهەندی یەکەممان هەیە، خەڵکی کەرکووک بەجێ نایەلێ. من نمونەیە دێنمەوە. ئێمە لە ساڵی 1970 مامەم خانوویەکی هەبوو، دیواری حەوشەکەی ڕووخا. بەحەز ئەو کاتە حکومێکرد نیان هێش دیوارەکە دروستکاتەوە، وتیان دروستی ناکەیتەوە، یان لەناو ئەو غورفانەی کە لە ناوی ئەژەی بێ حەوشە یان نەتوانی بڕۆی بۆ هەولێر، وتی ناڕۆم. قەمیشی چاند ئاویدا بوو بە دیوار نەڕۆژ خانۆکەی بەجێ نێشت. ئێستاش لە کەرکووک خەڵک ئەو ئیرادەی هەیە، کورد ئیرادە هەیە ناڕۆ شارەکەی بەجێ نایلێ، خاچی خۆیەتی، یادگاری خۆیەتی، باو باپیرانی لەوەیە، مێژوو هەموو شتێکی خۆیەتی، بەڵام هێرشەکانیان زۆرە، ئیسفزازیەکانیان زۆرە، پلانەکانیان زۆرە. ئەرکی حرەکەتی سیاسی کورد دلێ ئێمە ئەم نونەری خەلکێن، نونەری جواتێن ئەرکی وان چیە؟ ئەمە نقطەی مهمە
من ئیشارەتێکم پێدا ئێستا ڕوونتر قسەی لەسەرەکەم لە بەرامبەر هێرشی ئەوان کورد دەبێ پلانێکی هەبێ جوابی هێرشەکانی ئەوان بداتەوە و ئەم پلانە بۆکو قۆناغی ئەوان قۆناغی تیابێ مەسەلەن قۆناغی یەکەمی چییە کورد دەبێت لە قۆناغی یەکەم لە ئێستاە چی بکە قۆناغی دووەم چی بکە و پاڵپشتیشی هەبێ و بەڕاستیش یەکبوون یەکگرتن گرینگە ئێستا ناکرێت ئێمە ئەوان یەکن ئێستا شیعە سوننا عشیرەتەکانیان جیاوازیەکانیان هەموو لە بەرامبەر کورد لادەن هەموو یەک دەنگن ئەمە بینیمان کە خێمەیان هەڵدا ئەسایب ئەهلی حەقی تیا بوو سونەی تیا بوو عشیرەتەکانی نزیک مووسڵش خەڵکیان هێنابوو هەمویان یەکڕابوون لەسەر ئەوەی دەبێ کورد ئیستفزازکەن کورد بێزارکەن و آخر جار بە مایکرۆفۆن بەناو گەڕەکە کوردیەکانی شاگەڕان و هێزی ئەسکەریش لەگەڵیان بوو یەک بوون ئەوان کە یەک بوون قازانجیان کرد ئێمە کە یەک نابین زەرەرەکەین ئێمە خەڵکی خۆڕسک چون خۆپشاندانیشان کرد لایەنە سیاسیەکان کەوتینە دەمدەمی یەکتری ینی لە بری ئەوەی دیفاع لە خەڵکەکە بکەین ئێمە خوێنمانداوە شەهیدمانداوە لە بری ئەوەی بێن ڕەوایەتی بە داخوازی گەنجەکانی خۆمان بدەین ئاڵاینە ململانەی یەکتریەوە یەکتریمان تەخوینە کرد ئەمە خراپە کورد هیچ ڕێگایەکی تری لە کەرکووک نییە بەدەر لەوەی یەک بێ و پلانی هەبێ بۆ پوچەڵکردنەوەی هەنگاوەکانی ئەوان ئەمەش بەڕاستی سەرکردایەتی لە ئێستاە دەبێت سەرکردایەتی پارتی وێشێتی بە جدی ئیشی بۆ بکەن واز لە ململانەی سیاسی و حزبایەتی خۆیان بێنن لە کەرکووک چونکە بەڕاستی کەرکووک من جاریکە هەر لەم کەناڵەشە وتومە کەرکووک بەرەو لە دەستچوونی کورد دەڕوا ئێستا ینی بەرەو ئەو قۆناغا ڕایتر کورد کەم بێتەوە کورد نەبێنێ و عەرەب زاڵ بێ بەسەریا و تەنانەت لە ڕووی ڕێژە و دانیشتوانیشەوە وردە وردە ئەوان زیاد دەکەن ئەوان جگەلەوەی تعریبەکەن بە ڕۆژانە خەڵک تەعینەکەن ئەشیهێن لە کەرکووک نیشتە جێیەکەن و ئەمە جگەلەوە ڕێژەی لە دایکبوونیان زۆرە ئەمەش یارمەتی دەریانە بۆ ئەوەی ئەنی هەر جیلێکی دەنگدان با بڵێن هەر 4 ساڵ جارێکە 4 جیل مافی دەنگدانێ بێ ڕێژەکەی ئەوان یەکجار زۆرە یان لاینی کەم 5 بۆ 7 بەرامبەر کووردە ئەمە تەسیرێکی زۆری هەیە و ئێستا آخر جاریش مەسەلەن تەعینات دێتەوە بۆ لە سرکی پەروەردە لە سرکی پۆلیس یعنی ئەوان بە هەزاران خەڵک تەعینەکەن و ڕێژەی کوردیش زۆر کەم دایان گرتووە ڕێژەی کورد خۆی چەند بۆ کراوە بە چەند یعنی لە چ شوێنێ لە سلکی پۆلیس کە ئێستا باسوخواستەکە بوو لە دامەزراندنی ژمارەی پۆلیس پێشتر لە سەردەمی کە کورد دەسەڵاتدار بوو یەکسانیەکە بوو لە دامەزراندن بەڵام ئێستا ئەوان یەکسانیان تێکشکاندووە مەسەلەن آخر قایمە گەڕاوەتەوە 2000 کەسیان کردووە بە پۆلیس 300 کەسی کووردە 400 تورکمانە 1400 شی عەرەبە یعنی زۆر پێچەوانەیە و ئەمە ئەوانە بەشێکشان هی کەرکووکیش نین کە تەعین بوون یعنی ئێستا کێشەی تایە بەشێکیان منتیقەی ئەمبارە ڕوومادی و دیالە و ئەوانەیە کە تەعینیانەکەن ئەوانە عایلەکانیشان دێنن یعنی ئەمە گۆڕانکاریەکی دیموگرافی زۆر گەورەیە و هەموو توانایەکیان ئێستا چڕ کردوێتەوە لەسەر کەرکووک بەڕاستی من جاری کە ژووتومە لە کۆبنەوەی حزبەکانی ژووتومانە یعنی کورد ئەگەر فریای خۆی نەکەوێت ئەگەر بەرنمەیەکی ڕێکوپێکی نەبێ ئەگەر یەکگرتو نەبین مخاتەبەیان نەکەین ئەوان فشارمان بۆ دێنن ئەوە یەکەم جارە ئەوان توانیان بێن لە گەڕەکی کوردی خێمە هەڵ بدەن بێن لە گەڕەکی کوردی دژی کورد و تاف بدەن و گەنجی کورد بکوژن بەداخەوە لە چەند ڕۆژی ڕابردوو زۆر بێشەرمانە تەکریمی ئەوانەیان کرد کە گەنجەکانی کوردیان کوشتووە و تا ئێستاش بەڕاستی هیچ ئیجرئاتێک نەکراوە لەگەڵ ناشکرێ چونکەوان بەڕاستی هێزم یعنی لە کەرکووک ململانیەکە لەسەر منطقی هێز بەکاردێت باشە ئەv یەک و سا دەبێ کە کێشوان یانی جهێک و پێک هاتە ناو ئاشتی دەبژین دژبەری ڕێکابەری ناو پێک هاتیان دەژی زێدەتر دەبێت حقیقەتە ئێمە زۆر جار وتومانە ئێمە لە کەرکووک پێکهاتەکان دوو ڕێگامان لە بەردەمە ڕێگایەکیان بە ئاشتیانە پێکەوە بژین و ئینسانانە بیر بکەینەوە و بەر لەوەی تورکمان کورد عەرەب بین ئینسان بین پێکەوە بژین ئەمە ڕێگایەکی سەلیمە ڕێگایەکی تەندروستە و ئایندا ئەتوانین کەرکووک بکەین بە شارێکی ئارام بۆ هەمومان ڕێگای دووەمیش ئەو ململانەیە کە هەیە چونکە ڕێی سێم نییە ینی ڕێگای دووەم ململانی یەکتری بکەین دژی یەک بین و بەردەوام چاڵ بۆ یەکتری هەڵکەنین
ئەمە ڕێگایەکە کە تووشی زەحمەتیەکی زۆرمانەکە و تا ئێستاش تقریبان ئەو ڕێگایە گیراوەتە بەر یعنی ئێستا کورد لێی بقەومێ تورکمان و عەرەب پێیان خۆشە کە لە ئەسڵا نابێ وابێ لە ئەسڵا ئێمە هاوشاری یەکین پێکەوە ئەژێن دەبێ خەممان خەمی یەک بێ ژیانمان پێکەوە بێ ڕێز لێک بگرین کە ئەمە ڕێگە ڕاستەکەیە بەڵام بەداخەوە ئەوان ینی ئێمە 4 ساڵ پێشمەرگە شەیدیدا ئەوانی پاراست لە 16 ئۆکتۆبر ئەوەی ناشێ بە کوردیان کرد تعدای ناموسیان لە کورد کرد لە دووس خورمات و ینی گەشتە قیمە غەدرەکانیان باشە تۆ من بۆ خۆم قەنەعەتم وایە کورد هەمیشە یارمەتی دەربووە بۆ ئەوەی پێکەوە بژێن بۆی ژیانی هاوبەشمانە بێ بەڵام ئەوان یارمەتی تۆ نادەن بەڕاستی پێکهاتی عەربی بەداخەوە بڕوایان بە پێکەوە ژیان نییە بڕوایان وایە کە تۆ زیادی ئەوان لە بەرامبەر ئێمە ئەڵێن ئەمەلێت فەرز قانونمان کردووە لە بەرامبەرەوە یعنی ئێمە لە دەرەوەی قانونی کە ئەمە بۆ خۆی شتێکی خراپە ئێمە لە عێراقا کورد بەشدارە لە پرۆسی سیاسی کورد بەشێک لە پۆستە باڵەکانی عێراقی بەدەسەوەیە تۆ چۆن ئەڵێ من ئەمەلێ قانون فەرزی قانون لەسەر تۆ ینی ئێمە لە دەرەوە قانون داناوە کەواتە ئەم عەقلێتە دەبێ ئێمە بزانین کە ئێمە لە کەرکووک ئەرکەکەمان قورسە و دەبێ بەڕاستی سەرکردایەتی سیاسی کورد مەتبەخێکی هەبێ بۆ پلان و پرۆژە بۆ کەرکووک و ناوچە جێناکۆکەکان بەم عەقلێتەی ئێستای سەرکردایەتی سیاسی کورد بە تایبەتیش پارتی و یەکێتی بەم عەقلێتە حزبیەیان بەڕاستی کورد لە منتیقەی ناوچەی جێناکۆک سەرکەوتوو نابێت دەبێ ئێمە بگەڕێنەوە بۆ ئەوەی وەکو کورد لەوێت تەعامل بکەین نەک وەکو حزبی عەقلی حزبی ئیدارەی ئەو ململانی تێنادرێت هەڵبژانی ئەنجومەنی پارێزگاکانی عێراقمان لە پێش ئەوەم دۆخەشی کە تۆ باسیەکەی ئەگەر وا بەرەو پێش بڕوات و چارەسەر نەکرێت پێتان وانییە هەر لە ڕووی ژمارەی کورسیەکانەوە کەرکووک لە دەستەدەین من پێم وایە ئەم شەڕی ئێستا بە کوردی فرۆشن لە کەرکووک شەڕی انتخابات و دەیانەوێت کێشە دروستکەن تا انتخابات من قەنەعەتێکم لێرە قسەی لەسەرەکەم هەمیشە ئەوەی لە دڵما ئەیڵێم من پێم وایە پێکهاتی عەربی و تورکمانەکانیش ئەگەر لە نزیک هەڵبژاردن پێیان وابێ 50 زاید یەک نایەنون وە کورد 50 زاید یەک دێنێ پرۆسی هەڵبژاردن تێکەدەن چکە لە 2005 کە هەڵبژاردن کرا لەوە بە دوو خولیتر هەڵبژاردن لە عێراق کرا نایەنێش لە کەرکووک بکرێ و ئێستاش ئەگەر پێیان وابێت قەنەعەتیان وابێ یەقینیان هەبێ کە کورد 50 زاید یەک یعنی 9 کورسی دێنێ ئەمەلێکە پەکەخەن ئەمە یەک دوو ئەوان شەڕەکە ئەکەن تا نزیک هەڵبژاردن ململانەکان تون دەکەنەوە چڕێکەنەوە ئەمەلەی تعریب چڕەکەنەوە مەشاکلەکان دروست دەکەن تا نزیک هەڵبژاردن لەوێ قەرارێکەدەن قەرارەکەش ئەوەیە ئەگەر بزانن لە مەسلحەتیانە هەڵبژاردنەکەن و ئەگەر نیوە بە نیوەش بە احتیمال ڕێگە بدەن هەڵبژاردن بکرێت قەنەعەتیان وابێ بەڵام من قەنەعەتم وایە کورد لە هەڵبژاردنە 50 زاید یەک دێنێت چونکە بەپێی نەتیجەی هەڵبژاردننی 2021 بەپێی ئەحسا و داتاکان کورد زۆرینەیە زۆرینەیە بە شەرتێ بەو پرش و بڵاوی کە هەشمان بۆ هەر زۆرینەمان هێناوە و ڕێژەیەکی کەمیش ینی 136 خەڵک دەنگی داوە بەڵام ئەم هەڵبژاردنە ململانیەکە سەقفی ململانیەکە بەرزە قورسە خەڵک زیاترە چێ بۆ دەنگدان و من پێم وایە لەم هەڵبژاردنە 50 تێپەڕێنێ بۆ 60 بۆ ئەو دەرەجەی ئەڕوا بۆ دەنگدان من گەشتبینم لەوەی ئەگەر پرۆسەکە دەستێوەردانی تێنەکرێ مەشاکل دروست نەکەن کورد زۆری نەدێنێتەوە بەڵام بەداخەوە ململانیەکان توندن زۆرمان هەوڵدا زۆرمان وت کاکە کەرکووک جیاوازە کا دەکەین بە ئەو دروشمانەی بە باڵای کەرکووکا بڕیتانە جێبەجێکن نەیان کرد بەداخەوە لە ئێستاشە دووسێ لستی کوردی هەیە بەڵێ بەڕێز شوان محەممەد ئەندای مەکتەبی سیاسی حزبی زەحمەت کێشانی کوردستان لە ستۆدیۆ ئامادە بووی سوپاس سپاس